بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان 15 ساڵ تێپەردەبێت بە سەر ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵیادی ڕاگەاندندا کۆمەڵی ئیسلامی کوردستان جەخت لە سەرمانەوە لە بەرەی خەڵکو و داکۆکی لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان دەکاتەوە و سوورە لە سەرهەڵوێستەکانی بۆ چاکسازی لە سیستەمی حکومڕانیە رێم و بەرەنگاربوونەوەی ستەمکاری و ناداتپەروەری. بە میواندارێک لە بەڕێزان تۆفیق کەریم ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێرەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی ساڵیادی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانە بەڕێزەکانم شڕۆڤێ ئەم پرسە دەکەین. کۆمەڵی ئیسلامی وەک پارتێکی ئیسلامی لە سەرەتای ڕاگەاندنی وەتەوەکو ئێستا لە زۆر لایەنەوە ڕووبەڕووی فشار و پەلاماردان و هێرش بووەتەوە، بەڵام ئەم جۆرە کارانە لە استراتیژی کاری خۆی لای نەدەوە و لەسەر نەهجی خۆی بەردەوام بووە تا تەواوی ئاستەنگەکانی بڕێ. ئێستاش پاش 15 ساڵ لە ڕاگەاندنی خاوەنی سنگ و قورساییەکی بەرفراوانی جەماوەریە و پێگەیەکی بەرفراوانی هێوبێکێک لە 5 پارتە سەرەکیەکانی هەرێم هەژمار دەکرێت. لە پاش ڕوخانی ڕژەمی باز لە تەواوی هەڵبژاردنەکاندا کۆمەڵی ئیسلامی بەشداری کردووە لەگەڵبوونی چەندەها بەربەست کە بۆی دروستراوە، بەڵام توانیوێتی دەنگی پێویست و بەرچاو بەدەست بهێنێت. کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە بەشێک بێت لە چاکسازی لە تەواوی جنبەکانی حکومداری لە هەرێمی کوردستان و لەم پێناوەشدا بەردەوام لەبەری گەلدا دەمێنێتەوە و باوەڕی بەوە هەبووە پێویستە شێواز و میکانیزمی جۆرە و جۆری یاسایی بەکاربهێنرێن بۆ گەیشتن بە ئامانجەکانی. لەگەڵەوەی لە سەرەتادا پارتێکی سیاسی خەوەنچەک و هێزب و بەڵام گرنگی بەکاری ڕاگەاندندا و لە سەرەتای ڕاگەاندنیەوە مەکتەبی ڕاگەاندنی دامەزراندەوە ڕۆژنامەیەکی هەفتانەی دەرکرد بە ناوی کۆمەڵ و ژمارەیەک لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی لۆکاڵیشی دامەزراندووە. لە بۆری خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام مەکتەبی زانانی هەیە و چەندەها قوتابخانەی فەرمی دامەزراندووە کە بە شێوەیەکی هاوسەنگ کادیر و ئەندامانی لەسەر بابەتە ئیسلامیەکان پەروەردە دەکات و پێیگەیاندون. دەڵەوەی کۆمەڵ پارتێکی ئیسلامی جەماوەریە بەشێکیشە لە چارەسەری کێشەکانی هەرێم نەک بۆ خۆی هۆکاری کێشە و گرفت بێت. کۆمەڵی ئیسلامی باوەڕی بە پەیوەندی و هەماهەنگی هەبووە لەسەر بەرژەوەندی هاوبەش لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکان لەم پێناوەشدا هەنگاوی کردەی ناوە. بەڕووی فکریەوە باوەڕی بە پەروەردەکردنی جەماوەر و ئەندەمانی خۆی هەبووە لەسەر تێگەیشتن لە قورئان و سونەت لەسەر ئەو شێوازە پێشینەجاکان پەیڕەویان کردووە کاریان پێکردووە. لە ئەوتاری خۆیدا ئاینی پیرۆزی ئیسلامی بە هاوسەنگ نیشانداوە و تاکەکانی لەسەر پەروەردەکردووە. لە ڕووی نیشتیمانی و مافینەتەوەی کوردەوە کۆمەڵی ئیسلامی بە ڕاشکەوانە ڕایگەیاندووە گەلی کورد وەک هەر گەلێکی تری سەرزەوی مافی خۆیەتی لەسەر نیشتیمانی خۆی خاوەنی وڵات و سەربەخۆی خۆی بێتەوە. ئەماش باکردەی لە هەڵوێستەکانی داڕەنگی داوەتەوە و لەم پێناوەشدا دیان سەرکردەی باڵا و سەدان پێشمەرگەی خارەمانی شەهید بوون. کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای ڕاگەاندنیەوە تووشی چەندەها کێش و گرفتی لاوەکی بووەتەوە. بەستەم و ناڕەوا چەندین سەرکردە و کادری باڵای تیرۆرکراون، بەڵام بەدانایی و جیهانبینی سەرکردایەتی و قەواعیدی کۆمەڵ توانراوە ئەم کێشە و ئاستەنگانە تێپەڕێنرێن. پاش ئەوەی جەمسەرە جیاواز و ناکۆکەکانی دروستنەوە یەکبوونی ئیسلامی نەیانتوانی بگەنە ئەنجامێکی گونجاو بۆ درێژەپێدانی دەرەنجام و لێکەوتەکانی کۆنگرەی یەکەمی دروستنەوە یەکبوونی ئیسلامی بە تێپەڕبوونی 9 مانگ بەسەر کۆنگرەکە ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی و بە پشتیوانی ژمارەیەکی زۆر لە ئۆرگانەکانی ئەو کاتی یەکبوون و هێزە سەربازیەکان و ڕێکخراوەکانی خۆیان بە ناسارزانی لە بەرباری سیڤێکی 5 2001 کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی سیاسی ئیسلامی ڕابگەێنن. کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای ڕاگەاندنیەوە بۆ کۆمەڵی استراتیژ و بنەما و پرەنسیپەوە دەستی پێکرد و کاری خۆی لەسەر ئەو لەما و چەمکانە ڕێخست و کادیر و ئەندامانی لەسەر پەروەردەکردن. کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکی ئیسلامی هاوسەنگە لەلایەن کۆمەڵێک مامۆستا و کەسایەتی وە سەرکردایەتی دەکرێت و بەڕێوە دەچێت و ئەوەی چین و توێژەکان لەخۆ دەگرێت. پاش 15 ساڵ لە ڕاگەاندنی ئێستا کۆمەڵی ئیسلامی خاوەنی میدیایەکی چالاک و دیارە لە ناوتۆڕی میدیای کۆمەڵ کا پێکهاتووە لە کەناڵی ئاسمانی پێم، کەناڵی ئاسمانی بانگەواز و تەلەڤیزیۆنی کۆمەڵ و دیجیتال میدیا و ژمارەیەک لە ڕادیۆ لە شار و شەڕۆچکەکان. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست، سوپاس بۆ میوانەکانم. مامۆستا تۆفیق ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا باز لەو بکەین بۆتی کۆمەڵی ئیسلامی کوردستانە لە سەرەتای ڕاگەیاندنیەوە ئاستەنگی زۆری بۆ هات پێش تا چەند ئەم ئاستانگانە ڕێگر بوون لە بەردەم کۆمەڵی ئیسلامی کوردستان.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وعلى پێشەکی پیرۆزبایی لە هەردووکمان و لەسەر جەم ئەندامان و جەماوەری کۆمەڵی ئیسلامیەکەم بە بۆنەی تێپەڕبوونی 15 ساڵ بەسەر ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیە. بێگومان کاری ئیسلامی و کاری سیاسی حاڵەتێکی یاساییە بێ کۆمەڵی ئاستەنگ و گرفت و ئەوانە لە بەردەمی ڕووبدا. کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ماوەیەکی زۆری وەکو لە راپۆرتەکەی جەنابیش تا هاتبوو ماوەیەکی زۆر هەوڵیدا ئەو نەتیجەی کە کۆنگرەی یەکەمی بزوتنەوە یەکبوونی ئیسلامی پێی گەیشت ئیعلان بکرێت، بەڵام لەبەر زۆر هۆ کە ئێستا کاتینی ئیعلان نەکرا. کە ئیعلان نەکرا بەشی هەرە زۆری ئەو بەڕێزانی کە دەرچوو بوون لە کۆنگرەی یەکەمە ناچار بوون کەواوەکو ئیعلانی کۆمەڵ بکەن لە کاتێکا کە مەترسی زۆر ئەکرا لە کۆمەڵە گرفتی داخلی ڕووبدا و کۆمەڵە گرفتی دەوروبەر ڕووبدا، چونکو لە حەقەتا لەنە ناو کاری ئیسلامی ئەو کاتە لە ناوزوتنەوەی بوونی ئیسلامی حاڵەتەکە سروشتی بوو و نە لە دەوروبەریش ئەو حاڵەتی ئیعلانکردنی حیزبێکی تازەیان پێ قوتەدرا هەر یەکێک بە جۆرە لێکدانەوەی بۆ کرد. ئەوانە ئاستەنگی گەورە بوون جگە لە وەزعی مادی و وەزعی جوغرافی کە لە منتیقەیەکی دیاریکراوە وایە سەرکردایەتێکە هەوایە خۆی بپارێزێت لە سەر جەمەوە کێشانە ئەمانە کۆمەڵی ئاستەنگ بوون لەو کاتتا ڕۆیشت، بەڵام حەقەتەن نەرمونیانیەک و میانڕەویەک هەبوو لە قیادەی کۆمەڵی ئیسلامیە، پێشەکی بڕیارێکی مسبەقی هەبوو کە بە هیچ شێوەیە نەبێتە با بڵێن کاردانەوەی نەبێ بەرامبەر ئەو ئاستەنگانی بۆی دروستەکرێ. گرفت ئەگەر دروستیش بوو ئەم بە کۆڵە ڕۆحێکی وەرزشکارانەوە بەرەو ڕووی بێتەوە ئەگەر زوڵمیشی لێ بکرێ قبوڵی بکات بەو نەفەسە درێژەوە مامەڵە بکات بۆ ئەوە ئاستانگانی کە دروست بوو لەخوا بەزیاد بێ زۆری نەخایەن هەمویان تا ئەنازەیەکی زۆر ڕەوینەوە. بەڵێ تاسن ئەم ئاستەنگانە کۆمەڵی ئیسلامی لە منهەجەتی خۆی لایدا خود توانیە ماستەنگانە بەسەرکەوتووی تێپەڕێنێت پێشەوەی ئەعلانی بکات سەررجەمەوە ئەستەنگانە لە بەرچاویا بوو. ئەو کاتە قیادەی کۆمەڵی ئیسلامی ئەوانەی لە بەرچاو بوو و هەر لە پێشەوەیش منهەجێکی دانابوو. جەنابتان ڕەنگ بێ بزانن ئەو کاتە پێشەوەی ئیعلانی کۆمەڵ بکرێ 25 خاڵدانرا بوو کە بکرێ بە مەبدە لە ناو کۆمەڵا و کاتێکە لەگەڵ ڕێخستنەکان و ئامرهێزەکان و قیادەی وەسەتی قسە کرا ئەوانە کرابوون بە مەنهەج هەموو لایە بەیعەتیان لەسەردا بوو هەموو لایە لەسەری ڕێکەوتبوون بۆیە بە فەزلی ئەو بەرچاوڕوونیەوە کە هەبوو بە ئاسانی ئەتوانین بڵین ئاسانی بەو معنای بە بێ کاردانەوە وەگەر ناخۆ هیچ ئاسەنگێکی هین نابێ ئەتوانین بڵێن تێپەڕین بەسەر ئەو بربەست و گرفتانە و لەخوا بەزیاد بێ ڕەنگدانەوەی سلبی گەورەی نەبوو. بەڵێ زۆر باش. ئێستا دوای 11 ساڵ ئایا کۆمەڵی ئیسلامی لە ئاست ئەو مێژووی توانیوێتی گەشتێکی باش بکار لە کاری سیاسی و لە پرۆسی سیاسی لارێمی کوردستان؟ تۆزێ وردەکاری ئەوێت ئەو پرنسیبانی کە کۆمەڵی ئیسلامی ئەعلانی کرد لەو کاتا کە ئەرزم کردی 25 خاڵ بوو کۆمەڵە هەنگاوی جددینە و کۆمەڵێکی بەڕاستی هێناوەتە دی کۆمەڵە لەو خاڵانەی هێناوەتە دی، بەڵام ئایا سەررجەم ئامانجەکانی خۆی هێناوەتە دی بێگومان مبالغەکەین ئەگەر بڵێن بەڵێ نەخێر هەموو ئامانجەکانی نهێناوەتە دی هۆکەشی شەر نیە تەنها ینی کۆمەڵی ئیسلامی بەربەست بوو بێ لەو ڕێگا بربەست هەبووە لە ڕووی دەرەکی و لە ڕووی ناوەکیوە ئەو گۆڕانکاریانەی هاتووە بەسەر ناوچەکە سەررجەمەوانە بربەست بوون لەوەی کۆمەڵ نەیتوانیوە سەررجەم ئامانجەکانی خۆی بپێکێت. بەڵێ سوپاس دەکەم دواتر گەڕێمەوە لای بەڕێزت ئەگەر بچین لای مامۆستا مەڕوان. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە سودەکانمان لە شاری هەولێر. ئەگەر سەرەتا بەڵێ دیارە دواتر دەگەڕێنەوە لای مامۆستا. بەڵێ مامۆستا تۆفیق ئەگەر بگەڕێمەوە لێرە تا ئێستا مامۆستا ئامادە نییە باس لە مەسەلەی ئەو بکەین کە کۆمەڵی ئیسلامی لە دوای ڕاگەیاندنی خۆی کۆمەڵێک هەنگاوی گەورەینا لە بۆ بەرپێشتنی کاری وەخەباتی سیاسی خۆی بۆ نمونە لە 2003 کۆمەڵی ئیسلامی لە حیزبێکی چەکداری و دەبێت بە حیزبێکی مەدەنی هۆکاری ئەم گۆڕانە گەورەی کۆمەڵی ئیسلامی بۆ چی بوو؟ بەڵێ خۆی هەمیشە لای کۆمەڵی ئیسلامی و پێشتریش حەقەتەن مۆزوعی چەکداری وەسیلە بووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشی ئەوە بزوتنەوەی ئیسلامی کە ئیعلان کرا کاتی خۆی بزوتنەوەی ئیسلامی وەکو حیزبێکی چەکدار ئیعلانی خۆی کرد
وەکو ڕاپەڕینێ دژی زوڵم و ستەمێک کە حیزبی بەعس کردبووی لە گەلی کورد وفعلا کاردانەوەیەک بوو بۆ ئەو زوڵم و ستەمەی کە هەبوو دوایش کە هاتە ناوشار فعلا هەموو حیزبەکان چەکیان هەبوو هەموو مەبەستم حیزبە سەرەکیانە چەکدار بوون ئەویش درێژەی دا بۆ خەباتی خۆیەوە پێشتریش ئەعلانی کردبوو ئێمە چەکمان دژی میلەتی خۆمان هەڵنەگرتووە چەکمان دژی زوڵم و ستەمی هەڵکردووە هەر وەختێ ئەو چەکە ئەو زوڵم و ستەمە نەما ئێمەش بێگومان چەکەکەمان داهالین خاڵێک بۆ یە کاتێک کە فعلا هەستکرا بە ڕەوینەوە ئەمە سبەبێک بوو لەوەی کاوەکو گۆڕانکاری لە ڕووی وەکو حیزبێکی چەکدار گۆڕانکاری ڕووی تێ بکات بەرەو حیزبێکی مەدەنی خاڵی دووهەمیش حەقەتەن ئەو گۆڕانکاریە جەناب تەزانی گۆڕانکارێکی سروشتی نەبوو واتە ئەمریکا هات وڵاتی داگیر کرد و کۆمەڵێ ینی کۆمەڵە زوڵمی گەورەی کرد لەگەڵەوە کە ئەوە جێگەی ینی هەموو لای پێزانێ کە تاغوتێکی گەورەی وەکو سەدام حوسێنی لە ناوبرد بەڵام بە نسبەت کوردستانەوە کۆمەڵە زوڵمی کرد یەکێک لەوانە بەبێ هیچ مبەڕێرێک بێ هیچ پاساوێک دای لە سەرجەم بارەگەکانی بارەگە عسکەریەکانی کۆمەڵی ئیسلامی و 42 شەهیدی لێکەوتەوە زیاتر لە 100 برینداری لێکەوتەوە و بەشێکی زۆری بارگەکانی لە ناوبرد ئەوە وای کرد کەواوەکو کۆمەڵی ئیسلامی ینی بمێنێتەوە لە بینی دووشتا یان ئەبێ واز لە کاری سیاسی هەمووی بێنێت وەکو هەوڵەدرا یاخود واز بێنێت لە بەشێ لە کارە سیاسەکە کە بریتە لە لایەنە چەکداریەکەی دوای مشتومڕێکی زۆر لە بین لە ناو قیادا و پرسوڕاکردن بە کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی هاتنە سەرەوەی کەواوەکو لەو خۆناغا باشترین شت ئەوەیە مادەم پێویست ناکاتوە مۆزوعی چەکداری بوونی چەکداری بێتە مایەوەی پرسیار لەسەر کۆمەڵی ئیسلامی دروست بێت و بڕووبیانی تری پێ بگیرێت بڕیارەوە دراکەوەکو لایەنە چەکداریەکە وردە وردە کاڵ بکرێتەوە و وەکو حیزبێکی مەدەنی کۆمەڵی ئیسلامی خۆی دەرخا و فعلا سەرکەوتوش بوو لەم هەنگاوەیە بەڵێ بەڵام پێ لەم ڕۆ کۆمەڵی ئیسلامی لێژێتی و پارتی زۆر مەدەنیانە تر بوو کە توانی مەسەرەن خۆی بکاتە هێزێکی مەدەنی و خۆی لەگەڵ بارودۆخێنی کوردستان بگونجێنێت تاکو ئێستاش پارتیوێکی دەستبەرداری هێزی چەکدار نەبوو بارودۆخەکە جیاواز بوو بارودۆخی کۆمەڵ لەگەڵ یەکێتی پارتیا جیاواز بوو پارتیوێکێتی لەگەڵ ئەوەی کەواوەکو حیزبی چەکدار بوون بەڵام دەسەڵاتیشان هەبوو واتە خاوەنی نفوذ بوون خاوەنی دەوڵەت بوون خاوەنی بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەو پەڕی بەشدار بوو لە حکومە ینی ئەوە نەبوو بڵین خاوەنی دەسەڵات خۆی بێت بۆیە بۆچوونی من بەراورد ناکرێت لە بینی شێوەی دەستبەرداربوونی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ شێوەی دەستبەردار نەبوونی یەکێتی پارتی بۆ مۆزوعی چەکداری بەڵام هەنگاوێکی بوێرانە نەبوو بۆ کۆمەڵی ئیسلامی هەنگاوی مجازەفەیەکی گەورە بوو نەک هەر بوێران هەر مجازەفە بوو بە معنای کەلیمە چونکو قەنەعەتی زۆرێک وا بوو کە ئەگەر کۆمەڵی ئیسلامی چەکەکەی لێدا بڕنی هیچی نامێنێتەوە واتە خەڵکێک وجودی کۆمەڵی ئیسلامی بەبوونی ئەو چەکانە ئەزاری ئەگەر ئەو چەکەی لا نەما ئیتر کۆمەڵی ئیسلامی ڕێخستنی نامێنێت کەوادیری نامێنێ هەرێکی ڕاتەوە ماڵی خۆی بەڵام بە پێچەوانەوە کۆمەڵی ئیسلامی کاتێکە خاوەنی چەکدار بوو بەشێکی زۆری هێزەکەی لە منتیقەی هەورامان و هەڵەبجا قەتیس مابوو و لە زۆربەی شار و شارۆچکانە ڕێخستنەکانی زۆر لاوازی لۆکاڵی بوو کە هێزی خاوەنی چەکدار بوو لە ئەسڵەن لە ڕێخستنەکانی لە شارەکانی ترا زۆر کز و لاواز بوو ئەوەندە گرنگی بەو دەڤەرادا گرنگی مەجای ئەوەی نەبوو بۆی ناڕەخسا گرنگی بە شوێنەکانی کەەوە بەڵام دوای ئەوەی ئەو تەحەولە ڕوویدا لە کۆمەڵی ئیسلامیە دەرکەوت کاوەکو کۆمەڵی ئیسلامی نەخێر خاوەنی جەماوەری خۆیەتی خاوەنی ڕێخستنی خۆیەتی کۆناغی گۆڕینی بۆ مەدەنی سەرتاسەری کوردستانی بەدڵنیاییەوە زۆر باشە زۆر باشەگەر قسە لەسەر مەسەلەی فکری کۆمەڵی ئیسلامی بکەین زۆر جار باز لەوە دەکرێت بۆ نمونە ئیخوانەکان مەسەلەن لە فکری بە فکری حەسەن بەنا معجبن مثلا لە تورکیا بە سعید نەوڕەسی ئەی فکری کۆمەڵی ئیسلامی چییە ئایا ینی فکرێکی قوتابخانێکی تایبەتە فکری کۆمەڵی ئیسلامی زیاتر تێگەشتنەکانی مامۆستا عەلی باپیرە یاخود تێگەشتنێکی هاوبەشی سەرکردایەتی و مامۆستا عەلی باپیرە وەڵا بە بۆچوونی من کۆمەڵی ئیسلامی خاوەنی فکرێکی لۆکاڵیە مەبەستم لۆکاڵیانی کوردستانیە بەنسبەت کاری ئیسلامیوە واتە ڕاستە لایەنی دیکەی جیهانی هەبوون ئیخوان مسلمین هەبوون لە عالەمە حرەکاتی جیهادی هەبوو لە عالەمە بەڵام ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی هەڵی گرتووە ئیسلامی وەرگرتووە وەکو ئەو دینەی کەواوەکو باپیری ئێمە هەڵی گرتووە و قیاداتی کۆمەڵی ئیسلامی ئەگەر سەرنجان بی هیچ کامیان لە ینی تا نازەیەکی زۆر لە قوتابخانەیەکی دیکەی فکریوە نەهاتوون کۆمەڵی ئەعلانکەن شخصەتی مامۆستا عەلی باپیر هەموو کەسێ ناسێ لەوەتی هەبووە
ڕۆژێ لە ڕۆژان لە حیزبێکی ئیسلامی عالمیایشی نەکردواتە مەسەلە ڕۆژێ لە ڕۆژان ئیخوان نەبوو ڕۆژێ لە ڕۆژان لە حرەکەیەکی جیهادی عالمیان نەبووە خۆی بۆ خۆی خاوەنی ئەو فکرە ئیسلامیە بووە و قیاداتی تریژی زۆربەی هەرە زۆریان ئەگەر ناویان نەبین خۆیان بۆ خۆیان بە تێگەیشتنی خۆیان لە ئیسلام بە تێگەیشتنی خۆیان لە قورئان و سنت کۆمەڵی ئیسلامیان دامەزران بۆیە ئەکرێ بڵێن ڕاستە کۆمەڵی ئیسلامی ئیستیفادەی کردووە لە قوتاب ئەو حاڵەتێکی تەبیعیە کاریگەرە بێ بە قوتابخانەکانی دیکە بەڵام متەئسیرە بە چه فکرەیەک بە تەواوی بێگومان متەئسیر نییە بە هیچ فکرەیەکی دەرەکی خاوەنی ڕوانینێکی کوردستانیە بۆ کاری ئیسلامی بەڵێ زۆر باشە گەر بینێ سەر گوتاری کۆمەڵی ئیسلامی گوتاری کۆمەڵی ئیسلامی ڕوون بووە بۆ خەڵک لەم و پرسەکاندا تا ئەنازەیەک من ئەڵێم ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی و گوتاریان لە 100% ڕوون نییە بۆ خەڵک ئەگەر لە 100% ڕوون بواە عەجەبە ئەو خەڵکە تا ئێستا ڕازین ینی تا ئێستا ڕاوحەکە لە بینی لە 115 بۆ لە 120 دەنگەکان بۆیە من وازانم هێشتا ماوێتی کۆمەڵی ئیسلامی و گوتاری لایەنە ئیسلامیەکان پەیوەندی بە جۆری سیستەمی حکومڕانی و گەندەڵی لە هەڵبژاردنەکانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە سیستمی هەڵبژاردنەوە هەیە کەواکو پڕپڕە لە گەندەڵی بەشێکی ئەو تەزویرات و ئەو فرت و فێڵی ئەکرێ بەشێکی ئەوەی کە دەسەڵات تەدەخولەکە لە مۆزانە بەڵام بەشێکیشی بێگومان با ئێمە هەموو هەڵە و کەم و کورتیەکان وەکو مؤامرە سیر نەکەین با ئێمە هەموو شتێک نەگەڕینەوە بۆ شتی دەرەکی هەندێکی شتی ناوخۆیی خۆمانن کەم و کورتی هەیە لە خیتابی ئێمە بەڵێ زۆر باش بەڵام ڕوویای مەسەرەن ئیسلامیەکان و کۆمەڵی ئیسلامی دەربارەی پرسی سیستەمی حکومڕانی بۆ خەڵک ڕوون بووە دەربارەی پرسی ڕفراندۆم و سربەخۆی یعنی ئەوانە هەموو ڕوون بووە ڕوویای بە بۆچووری من هێشتا وەکو ماوێتی بۆ خەڵک بکرێ بۆی ئەگەر لای خۆشیان ڕوونتر بێت ینی خۆی مامۆستا جیاوازە لەوەی من خۆم بزانم ئەڵێم چی جیاوازە لەوەی جەماوەر تێبگالێم ڕەن بێ ئێستا حاڵی حاضر هاتوۆتە سەرەوەی کۆمەڵی ئیسلامی خۆی بۆ خۆی بزانێ تەسەوری چۆنە بەرامبەر بە سربەخۆی کورد بەرامبەر بە قەزەی کوردی بەرامبەر بە بوونی دەوڵەتێک بەرامبەر بە میلەت ئەمانە ڕوویای خۆی وازح بێ بۆ خۆی بەڵام بەڕاستی هێشتا وەکو ماوێتی لە ڕووی دیبلۆماسیوە لە ڕووی سیاسیوە لە ڕووی ئیعلامیوە جەماوەری خۆی جەماوەرەکە بە شێوەیەکی گشتی تێبگەێنێ فعلەن ئەوە ڕوویای منە جەماوەر ماوێتی ئەو قەناعەتەی بۆ دروست ببێت ضعف هەیە لە ئەدایە لە تێگەیاندنی جەماوەرە بەڵام ئێستا لە هەموو کات هەڵوێستی بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان زۆر ڕوون نییە بۆ خەڵک تا ئەنازەیەک بۆچی من تا ئەندازە بەڵام زۆر ڕوون نییە لای من لە سیستەمی پەرلەمانی لە مەسەلەی گۆڕینی سیستەمەکە بۆ پەرلەمانی مامۆستا جەماوەر تەنها بریتی نییە لە من و تۆ کەوادیری من و تۆ کادیری من و تۆ تا ئەنازەیەکی زۆر ڕوویای وازحەکە کۆمەڵی ئیسلامی ئەڵێ چی بەنسبەت سیستەمی حکومڕانی بەنسبەت بەڕێوەبردننی دەوڵەت و ئەمانەوە بەڵام ئەبێ ئەعلامێکی ئەوەندە کاریگەر هەبێ ماڵ بە ماڵ لەم حاڵەتە تێبگا ئەبێت لە ڕووی دیبلۆماسی و ئەو هەنگاوە جدیانە بنی ئەبێ جموجوڵێکی ڕێخستنی بەرفراوانت هەبێت ئەبێ کاروباری جەماوەریت هەبێت یانی شتەکە چۆنە لە یەک و یەک دووەکە ئەو خەڵکە ئەمەی لەلا ڕوون ببێت ماوێتی جەماوەری بە شێوەیەکی گشتی تێبگەێنێت بەڵام بەنسبەت کەوادیری خۆی و بەنسبەت جەماوەری خۆیەوە بەرەوەڵا زۆر ڕوونە و بەتابەتی لەم ساڵەی ئەخیرە یعنی معالیمی خیتابی کۆمەڵی ئیسلامی ڕوونتر لە جاران دەرەکەوێت بەڵە چی بکرێ بۆی کە زۆر ڕوون بێ و گوتارەکە بە ڕوونی بگات بە خەڵکی کوردستان ئیعلام یعنی یەکدەنگی قیادەی کۆمەڵ ئەوە زۆر مهمە یەک جۆر خیتابە هەبێت دوو جۆر خیتاب دروست نەبێت ئەوە یەک دووەم کەناڵەکانی ئیعلام بەهێزتر و بەقووەتر بکرێت سێهەم جموجوڵێکی دیبلۆماسی بەهێز لە ئاستی داخل و لە ئاستی خارج بکرێت ئەمانە ڕەنگ بێت سێ ڕێگەی تۆ کۆڵە سەرەکین بۆ ئەوەی کەواکو خیتابەکە زیاتر ڕوون بێت جگە لە گرتنی کۆڕ و کۆبنەوەی بەرفراوان لە ئاستی شار و شارۆچکانە بەڵە زۆر باشە باسی میدیات کردیانی سەبارەت بە میدیای کۆمەڵی ئیسلامی میدیای کۆمەڵی ئیسلامی مەسەلەن بە ڕێزی ڕۆژانێک بەرپرسی مەکتەبی ڕاگەیان وە سەرنووسەری ڕۆژنامەی کۆمەڵ بێ ئەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی خاوەنی کەناڵی ئاسمانی نەبووە ئایا ینی بێستاشەوە میدیای کۆمەڵ توانیوتی ینی گوتاری کۆمەڵی ئیسلامی بە ڕوونی بە شەفافی بگەێنێت بە خەڵکی خۆت میدیاش کەم کوڕیە بووە مامۆستا
مەسلەی میدیا بەشێکە لە حیزب ینی میدیا جیاواز نییە لە حیزب ناکرێت ئێمە تۆ داوای میدیایە بکەی لە من کاوەکو زۆر بەهێزتر بێ لە حیزبەکەم ڕوونە واتە میدیای کۆمەڵی ئیسلامی بەشێکە لە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵ چەندێک لە ڕووی مادیوە چەندێک مادەی بۆ تەرخان کردووە لە ڕووی سەرمایی مرۆییوە چەندێک کادیری بەهێزی علامی بۆ دابین کردووە لە ڕووی تەکنۆلۆژیوە چەندی تەرتیباتی بۆ کردووە لە هەموو ئەمانەوە ئەو وەختە داوا بکەین لەوەی کاوەکو میدیای ئێمە ئەبێت لە ئاستی میدیای حیزبەکانی دیکە بێت ینی بۆ نمونە ئەگەر ئێمە ئەگەر حیزبە گەورەکان 100 دینار تەرخانکەن بۆ 100 دینار تەرخانکەن بۆ میدیای ئێمە بۆ میدیای خۆیان عفو ئایا ئێمە با قسە تاواکەم ئایا ئێمە چەندێکمان بۆ تەرخان کردووە ئەگەر تۆ پێنجی بۆ دیاریکەی نابێت داوای شتێکی لێوکەی بڵێ وەڵا بێت لەوەی ئەوانیش بە قوتر بێت چونکە پێنج هەرگیز بەرامبەری سپاس دەکەم دیارە مامۆستا مەڕۆن ئێستا لەگەڵمانە مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت سەرەتا داوای لێبوونیش لە بەڕێستان دەکەین کە درەنگ هاتینە لای بەڕێستان سەرەتا لەوە دەست پێ بکەین کە سەبارەت بە ئەزمموی کاری کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و بەتایبەتی لە پەرلەمان تا چەند ئێوە توانیتوان ئەزمموونێکی باش پێشکەش بکەن و تا چەندێک ئێوە هەمیشە لە بەرەی خەڵک دابوونەوەکو لە کاری پەرلەمانی و لە حکوومەتیشدا. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێراتنی برای بەڕێزم مامۆستا تۆفیق دەکەم و پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەکەم بە بۆنەی 15 ساڵ تێپەڕبوون بەسەر ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامی توانم بڵێم تەجروبەی کۆمەڵی ئیسلامی و بەتایبەتی پەرلەمانتارانی لە بەشداربوونی لە حکوومەت و لە سیستەمی حکومڕانی و وەزیرە بەڕێزەکانی و لە سەرجەم دام و دەستگاکان بە شایەدی خەڵکانی تر تەجروبەیەکی سەرکەوتوو بووە و توانی ومانە ئەو بەڵێنانەی کە لە هەڵمەتی هەڵبژاردن بە خەڵکمان داوە پێیوە پابند بین و بتوانین ئیش لەسەر ئەو بەڵێنانە بکەین کە بە خەڵک و جەماوەرمان داوە بەتایبەتیش لەو خولەی ئەم جارەدا کە ئەتوانم بڵێم خولێک بوو پڕ لە جم و جۆل و کە خولێک بووە لە بەتایبەتی لە هەڵبژاردنەکاندا کە نیمچەکراوە بوو خەڵک ڕاستە و خۆ متمانەی بە پەرلەمانتاراندا و باری پەرلەمانتاران قوڕستر بوو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە 6 ئەندامەوە بەشایەتی سەرجەم فراکسیۆنەکانەوە و بەشایەتی لە نەسیاسیەکانەوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی توانیویە لە بوارە جیاجیاکان ڕۆڵی خۆی ببینێتن و وجودێکی حەیەوی و فعلی هەبێتن و توانیوێتی لە جومگە هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا قسەی خۆی هەبێتن و پرۆژه یاسای خۆی پێشکەش بکاتن و لە کاتی پێویستدا مەوقیفی هەبێتن و ئێمە لەو خولەدا وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی 28 پرۆژه یاسامان پێشکەش کردوون بە پرۆژه یاسای نوێەوە و هەمواری پرۆژه یاساکانی ترکە سەرجەمیان لە بەرژەوەندی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستاندا بوون وەشان بەشان بە فراکسیۆنەکانی دیکە هەر یاسایە کە پێشکەش کرابێتن هەر یاسایە کە هەموار کرابێتەوە کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دابوو بێتن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی شان بەشانی فراکسیۆنەکانی دیکە هەوڵی خۆیدایە و توانی ومانە گوێ ڕابگرین لە سکاڵای هاوڵاتیان بە دوواداچوونی بۆ بکەین و لە هەموو بوارە جیاجیەکان ئەندامانی فراکسیۆنەکەمان لە لژنە جیاجیەکان بوون و ڕۆڵی ئەکتیڤ و کارایان بووە و ئێستاش دەگەدابیتن ئەو لژنانەی کە پەیوەستن بە ئیشوکاری هاوڵاتیانەوە کە ڕاستە و خۆ مەعاناتی هاوڵاتیان ڕوبەڕووی ئەو لژنانە دەبنەوە ئێستاش کە پەرلەمان لە کار خراوە و پەرلەمان ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کراوە ئەندامانی لژنەکانی کۆمەڵی ئیسلامی لە لژنە جیاجیەکان ئیشوکاری خۆیان ئەنجام دەدەن کە پەیوەستە بە ئیشوکاری هاوڵاتیانەوە. زۆر باشە سەبات مامۆستا بە هەڵوێستیەوە لەمەڕ پرسی سەرۆکایەتی هەرێم و مەسەلەی پەرلەمان ئایا لەو هەڵوێستانەی کە ڕابردوو نواندووتانە ئەرسوورن لەسەر هەڵوێستەکانتان یاخود ئێستا پاشەکشەتان کردووە؟
پێم سەیرە زۆر جار شتێکی ئاوا دەبیسین کە باسی ئەو پرۆژانە دەکرێت بە تایبەتی پرۆژەی پێشکەشکردنی یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی کە ئایا ئەو خەڵکە لەسەر هەڵوێستی خۆی سوورەیانەوە تە پاشەکشەی کردووە نەخێر ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی شتێکمان نەکردووە کە لی پەشیمان بین. ئێمە یاسایەکمان هەموار کراوەتەوە کە ئەو یاسایە ئەوەی کە ئەلفوبێی یاسا بزانێتن یاسایە کە کۆتایی دێتن دەبێ هەموار بکرێتەوە یان یاسایەکی نوێی بۆ دەربکرێتن. یاسای سەرۆکایەتی هەرێم کۆتایی پێ هاتووە شتێک نییە لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆکە پۆستێک نییە کە پێی بگوترێتن پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە ڕووی یاسایی و کۆتایی پێ هاتووە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی گوێڕایەڵی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ کە هەرسێ بەڕێزیان داوایان لە سەرجەم فراکسیۆنەکانی ناو پەرلەمان کرد کە پرۆژە یاسا پێشکەش بکەن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی و کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنەکەی لەگەڵ ئەنجومەنی سیاسی بە هەماهەنگی قسەمان لەسەری کردووە و یاسامان بۆ پێشکەش کردووە و ئێستانەکەش سوورین و بەیانی پەرلەمان کۆبێتەوە ئێمە ئەو هەڵوێستەی کە نواندومانە سوورین لەسەر ئەو هەڵوێستەمان و بەکاری پەرلەمانی خۆشمانی دەزانین لەبەرەوەی کارێکی یاساییەوە قسەنەکردن لە ئەو بابەتانەدا بەڕاستی ئەتوانم بڵێم پەرلەمانتاربوونی پەرلەمانتاران دەخاتە ژێر پرسیار لەبەرەوەی هیچ یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرنەچوێندراوە کە ئەو یاسایە بواری هەموارکردنەوەی نەبێتن و یاسایەک بێتن بڵێ ئەو یاسای نابێ هەموار بکرێتەوە بە هەموو یاسایەکان یاسای سەرۆکایەتی هەرێمیش بە هەمان شێوە و ئێمە لە دید و بۆچوونی خۆمان قەناعەتمان وابووە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەبێت گۆڕانکاری بەسەردا بێتن سیستەمێک بێتن کە سیستەمی پەرلەمانی بێتن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بێتن بەس بێتن بۆی کە لایەنە سیاسیەکان و بەتایبەتی ئەو حیزبە دەسەڵاتدارانەی کە 23 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستانیان کردووە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستانیان بۆ بەرژەوەندی تەسچی شخصی خۆیان نەک حیزبیش بۆ بەرژەوەندی تەسچی حیزبی خۆیان بەکاریان هێناوە و توانیویانە هەموو سیستەمی حکومڕانی ناشیرن بکەن لە هەرێمی کوردستان ووا لە خەڵک بکەن کە خەڵک سیقە و متمانەی نەبێتن بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە مامۆستا بەرز وتە ئێستا ئێمە سەرۆکی هەرێممان نییە لە سەرۆکێکی شەرعیمان نییە لە هەرێمی کوردستان بێسەرۆکی نێمە ئێمە وەکو لە ڕووی یاساییەوە بەڵێ هیچ کەسێک نییە لەمڕۆکە لە هەرێمی کوردستان کە ناوی سەرۆکی هەرێمی کوردستان بێ لەبەرەوەی ئەو یاسایی کە برادرانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان بە ڕۆژێک یاسایان بۆ پێشکەش کردووە یاسای سەرۆکایەتی هەرێمیان هەموار کردەوە و 2 ساڵیان بۆ نوێ کردەوە لە هەمان یاسا ئەوان بۆ خۆیان نووسیوە بۆ گلەی لە خەڵکی دیکە دەکەن گلەی لەلایەنە سیاسەکانی دیکە و لە فراکسیۆنەکانی دیکەن ئەوان گوتویانە دوای ئەو 2 ساڵە سەرۆکی هەرێم یارای خۆکاندیدکردنەوەی نابێتن بۆی نێجارێکی دیکە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکاتن ئەمن لە ڕووی یاساییەوە باسی دەکەم وەکو پەرلەمانتارێک ئێمە ئەو یاسایی کە معاملەی لەگەڵ دەکەین کە یاسای سەرۆکایەتی هەرێمە کۆتایی پێ هاتووەواتە ئەو سەرۆکەی کە لەلایەن خەڵکەوەیان لەلایەن پەرلەمانتاران و متمانەی پێدرا بوو کاتەکەی بەسەر چووە یان دەبێت لە پەرلەمان جارێکی دیکە و یاسای هەموار بکرێتەوە سەرۆکێکی دیکە هەڵبژێردرێتەوە یان دەبێت لە ناو خەڵک و جەماوەردا هەڵبژارنێکی سەرانسەری بکرێتەوە بۆ سەرۆکێکیونێ لە هەرێمی کوردستان و خەڵکەکە متمانەی خۆیانی پێ بدەن. زۆر باشە مامۆستا لە سەبارەت بە ساڵیادی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی و لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای دیباجەکەیدا لە کۆنگری کۆمەڵی ئیسلامی لە پەیڕەوی ناوخۆی باز لە ئەوە دەکات ینی ئەوڵدان بۆ چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی حکومڕانی ئایا کۆمەڵی ئیسلامی ئەمەرکەی خۆی جێبەجێ کردووە کە هەوڵ بدات بۆی کە گۆڕانکاری و چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت؟ خۆی برای عزیزم دەبێت شتێک بگوترێتن کۆمەڵی ئیسلامی خاوەنی 6 کورسیە و خاوەنی 2 وەزیرە و خاوەنی دەستەیەکە لە ئەو حکومەتەدا ئایا حکومەتێکە لێوان لێ و پڕ بێتن لە گەندەڵی و بڕیاری ئەوەی دابێت کە چاکسازی نەکاتن و بڕیاری ئەوەی دابێ هەر کەسێک کە باسی چاکسازیش بکاتن دوور بخرێتەوە و بڕیاری ئەوەی دابێتن کە یاسا سەروەریەکە شەخص سەروەری بێتن و بڕیاری ئەوەی دابێتن کە بە تایبەتی
مەسلەی نەوت و دەرهێنانی نەوت و فرۆشتنی نەوت و ئەو پارە و پولەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە شەفاف نەبێتن و ئەو هەموو سەرۆت و سامانەی کە ئەمڕۆکە لە بەردەستدا هیچ کەسێک نزانی کە چی لێ دێتن کە دوو مانگە موچەی موچەخۆران نەدراوە ئەوە و دەیان قەیرانی دیکە کە دروستکراوە لە هەرێمی کوردستان ئایا بە 6 کورسی دەتوانرێتن ئەو چاکسازیە بکرێتن بەڵێ کۆمەڵی ئیسلامی هەوڵی خۆیدایە هەوڵەکەشی ئەو بووە کە لە بەرەی گەلدا بووە و ئێمە بەڕاستی ئەو حەقایق و ڕاستیانەی کە زانی ومانن و پەیمان پێبردوون بە خەڵکو زەماوەرمان ڕاگەیاندوون سادقانە لەگەڵ هەموو کەیسێکا معاملەمان کردووە و لەبەرەوەش تەماشا دەکەین کۆمەڵی ئیسلامی ئەندام پەرلەمانەکانی ڕاوەدوو دەندرێن ئەندام پەرلەمانەکانی یا لە دادگاکان سکاڵای یاساییان لەسەر تۆمار دەکرێت هەموو هیچیە هی ئەوەیە کە بەڕاستی بوێرانە هاتووینە سەرخەت و قسەی خۆمان کردووە و ئێمە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتاشدا لە هەڵمەتی هەڵبژارنەکانی شوعدمان بە خەڵکی هەرێمی کوردستان داوە کە لە بەرەی گەل دابین و هەوڵی چاکسازی بدەین ئەوەندەی کە پێمان کرابێ کردومانە بەڵام وەکو خۆشمان دەڵێن دەبێت خەڵکی هەرێمی کوردستانیش بەڕاستی بە چاوی ئینساف و تەماشای هەوڵەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن ئێمە لە قەدەر ئەو 6 کورسەی کە هەمانە قەناعەتم وایە زۆرترمان کردووە و ئەو بارە قورسەی کە لە سەرشانمان بۆ بارێکی قورسترمان هەڵگرتووە و هەتاوەکو لەو حکومەتەش دابین و لەو پەرلەمانەش دابین وعد و بەڵێنەکەی خۆمان جێبەجێ دەکەین و ئەوەی کە حەق و ڕاستە بە خەڵکی هەرێمی کوردستانی ڕادەگەێنین و هەر کەسێکیش کە چاکسازیەکی فعلی بکاتن جا هەر حیزبێک بێتن ئێمە دەستخۆشی لێ دەکەین بەڵام بەڕاستی ناچینە ژێرباری ئەوەی کەسانێک کە بەس بە قسەی ڕەنگاوڕەنگ و قسەیە کە بیانەوێتن خەڵک چاواشە بکەن ئێمەش چەپڵیان بۆ لێ بدەین و بڵێن کاکە ئەوانە دەیانەوێت چاکسازی بکەن نەخێر ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان شتێک نییە کە ناوی چاکسازی بێ ئەوانەی کە چاکسازی دەکەن دەبێت لە ماڵی خۆیانەوە دەست پێ بکەن و لە خودی خۆیانەوە دەست پێ بکەن دەبێت ئەوانەی کە چاکسازی دەکەن وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە لە خێزانەکەی خۆی دەستی پێ کرد ئەوانەی کە دەڵێن چاکسازی دەکەن دەبێت لە خاو و خێزان و منداڵەکانی خۆیانەوە دەست پێ بکەن. بەڵێ زۆر باشیانی ئێستاوانەی کە ئەگەر بە کورتی دواتر قسەی زیاترەکەی بەڵام بە کوردی سەبارەت بۆی کە ئەوانەی کەمڕۆ بانگەشەی چاکسازیەکەن بەلای تۆ وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بۆ چاوەشەکردنی خەڵکە یاخۆ ئەوانە بەشێکن لە پرۆسەی گەندەڵی ئەوانە گەندەڵن و چاکسازیان پێ ناکرێت؟ ئەمە قەناعەتم وایە ئەو دەسەڵاتدارانەی کە ئەمڕۆ لە دەسەڵاتدانە بە هیچ شێوازێک چاکسازیان پێ ناکرێت لەبەرەوەی بەڕاستی 23 ساڵە لە گەندەڵی وەگلاون و هەرچی کە سەرەت و سامانی ئەو وڵاتەیە بە تاڵانیان بردووە وە شتێک نەماوە کە ئەمەل بەخش بێتن بۆی کە جێی ئومێدی خەڵک و جێی ئومێدی ئێمە بێتن بڵین ئەوانە چاکسازیان پێ دەکرێتن ئێمە بەڕاستی وەکو خۆم وەکو کە پرسیار لە مندێک وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڵێ من بێ ئومێدم ئەوانە چاکسازیان پێ ناکرێت چاکسازی بە کەسانێک دەکرێت بەڕاستی کە دوو خاڵی جەوهریان تێدا بێ خاڵی یەکەمیان ترسی خۆیان دڵدا بێتن یانەوە پابند بن بەو یاسا و ڕێسانەی کە لە پەرلەمان دەرچووە نە ئەوەیە کە ئەو ترسە هەیە نە ئەوەیە کە پەیوەستن بەو یاسانەی کە بە خۆیان دەریان کرد. باڵە سوپاس دەکەم مامۆستا دووەتەگەڕێم و لای بەڕێزت مامۆستا تۆفیق سەبارەت بە مەسەلەی کاری هاوبەشی ئیسلامی کە لەم ساڵادی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی قسەی لەسەر بکەین یعنی لە چ ئاستێکدا ئەمڕۆ و تەبێژی کۆمەڵ لە پەیام چاوپێکەوتنیە بوو باسی لەو کرد کە ئەوان ئامادەی هەموو کارێکن لە بۆ هاوبەشی کاری ئیسلامی تا ئاسی یەگرتن لەگەڵ لایەنە ئیسلامیەکان. بەڵێ وڵا پێشکی سوپاسی مامۆستا مروانەکەم حەزەکەم دەستخۆشیان لێ بکەم فعلەن پەرلەمانتارانی کۆمەڵ وابزانم لە فراکسیۆنە هەر چالاکانی ئەو هینی ڕابردوو بوون و حقەتەن جێی خۆیەتی بەڵکەواتە کۆمەڵ لە حکوومەت و پەرلەمانێکی خۆیان بەجێهێناوە بۆ ڕای تۆ بە بۆچوونی من تا ئەندازەیەکی زۆر باش بەجێهێناوە زۆر باش شتێکمان بوو لەسەرەوەی پێش و باسی ڕاگەاندنمان کرد و ڕاگەیەکی نەتیجە پێ خۆش بوو یعنی منەڵێم ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی بە هەموو کەناڵەکانیەوە لە ئاستێکی ینی بە پێی ئەو ئیمکانیاتە زۆر متەوازعانە هەیەە ئیمکاناتی مادی ئیمکاناتی بەشەری ئیمکاناتی تەکنۆلۆژی هەماوی باشیناوە وەجێی دەستخۆشیە و تەنها زمان حاڵێکی کۆمەڵی ئیسلامیە کە بەشێک لە قەناعات و تەسەور و ڕوئیای کۆمەڵی ئیسلامی بگەینە بە جەماوەر لەو ڕۆوە من پێم خۆشەوە بڵێم کە بەڵێ ینی بە بۆچوونی من کەناڵەکانی ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی هەنگاویان زیاتر ناوە لە ئەسڵی حیزب و ڕوونتر لە ئەسڵی حیزب توانیویانە ڕوئیای کۆمەڵی ئیسلامی بگەێنن و بەڵگەی شمەوەی ئەو فترەیە کە وەکو پەیام
دیار نەبوو فتری ئەو چەند مانگە کە پێیان دیار نەبوو فعلا خەڵک هەستێ کرد بە کزی موقفی کۆمەڵی ئیسلامی لە کاتێکا کۆمەڵی ئیسلامی لە موقفی خۆی هەر نەگۆڕابوو هەمان موقفی هەبوو سەبارەت بە کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان من وازانم بە تایبەتی دوای ئەو گۆڕانکاریانەی کە لەم دوایە ڕوویدا مەبەستم ئەو ڕێکەوتن نامەی بینی یەکێتی و گۆڕانە پێویستەکە ئیسلامیەکان بیر لە کارێکی فراوانتر بکەنەوە کۆمەڵی هەنگاو نراوە لەوە پێش جەنابتان نەزانن بە پێی معلوماتی من وابزانم واز لە ئەو هەنگاوانە بهێنرێ بالایەنەکان هەمویان ببن بە یەک و ئینەمە المؤمنین ئیخوە هەمووی بخێنە سەر چاو سەرسەر بەڵام لە ئەرزی واقعیاشی ڕۆدا بە بۆچوونی من ئەبێت ئیسلامیەکان بە حیزبی و ناحیزبیەوە واتە بە هەر سێلایەنە ئیسلامیەکەەوە و زایدن ئەوانی دیکەش کە هەن لە سەحەکا و کەمیژنین بەڕاستی بیر لە بوونی چەترێک بکەنەوە بۆ هەر هەمویان چەترێک واتە کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە کە هەمویان یەکێک دێتەوە ناوێنەی بەرەیەک ناوێنەی هاوپەیمانێتیەک ناوێنەی هەر هینێکی زۆر کێشە نییە ناوەکەچی ئەنجومەنێکی باڵایان هەبێت ئەم ئەنجومەنە هێزێکیان پێ دروستکە چونکو بەڕاستی مامۆستا کاتی ئەوە هاتووە کە ئیسلامیەکان بیر لەوە بکەنەوە بە هێزی بچووک گۆڕانکاری ناکرێت گۆڕانکاری گەورە هێزی گەورە ئیکات واتە مامۆستامەڕۆن ئاماژەی بە شتێک کرد ینی 6 پەرلەمانتار لە 111 پەرلەمانتار تۆ داوای چی لەکەی هێشتا موقیفیان زۆر باش بووە ئایا ئەگەر ئەم شەشە سی بووایە ئایا فعلەن هەنگاوی گەورەتریان نانە ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئیسلامیەکان وازان نزیکی 17 کورسی پەرلەمانی 17 کورسی پەرلەمانیان هەیە ئەگەر ئەوانی دیکەش بەشدار بن بێگوان بای 34 کورسی دیکەیان هەیە کەواتە تقریبا یەک لەسەر 5 پەرلەمانەکەوێتە دەستیان ئەو کات ئەمانە پێویست بەوەکە هاوپەیمانەتێکی بەرفراوانیان هەبێت پێویست بەوە ناکە تازە بڵین فلان حیزب مەرجی چییە بۆ یەک بوون و فلان چۆن یەک بگرنەوەوانە با ئەو بخرێتە قۆناغێکی ترەوە کاتێکە هەموو لای قەناعەتیە بەڵام کاتیەوە هاتووە ڕوویایەکی مشتەرەکە بێ بۆ خاڵە سەرەکیەکان کە هەیە لەو ڕوویا مشتەرەکە کە مەسلحەتی مشتەرێک هەیە لەگەڵیا لەو خاڵاتوان یەک بگرن و یەک موقف دەرببڕن زمینی سازی کراوە بۆ ئەوەی کە ئیسلامەکان ئەو موقیفیان هەبێت ئێستا من ئێستا لە موقعی کۆڵێ پرسوڕا و با بڵین بڕیارە نیم زانم چی کراوە بەڵام ئەوەی ئاگادار بم بە ڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بادین پێشتر پرۆژەیەکی هەبوو کە بێتەوە بە ئەمیندار قەناعەتم وایە هەوڵی جێبەجێکردنی پرۆژەکەی خۆیدا لەلایەنی کۆمەڵی ئیسلامیەوە هەر جارێ ئەم مۆزوع هاتۆتە پێش کۆمەڵ لە هەموو کەسنگی فراوانتر بووە لە مۆزوع برانی حرەکەی ئیسلامی ئەوەی من لیانە بیستم هیچ کێشە و گرفتێکیان نییە ئەوە دوو سێم خاڵێکی زۆر هین هەیە لێراکە مامۆستا ئەویش ئەوەیە ئەم لایەنە ئیسلامی کەوادیریان لە یەکەوە زۆر نزیکە کەوادیرەکانیان زۆر لە یەک نزیکن چوەکو یەکترناسین و ئەمانە چوەکو ڕوئیان بۆ قەزیەکان لە یەکەوە زۆر نزیکە وەیە بەڵێم بەڕبۆچوونی من زمینە سازی خۆی هەیە ئەوەی کە خەڵکی بە ماوەیەکی زۆر پێناگەون ماوەیەکی زۆر کوردستان بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێز مامۆستا مەڕوانگەر بین و لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی لەبەرەی گەلدان و لەبەری خەڵکدا دەمێنەوە ئەی ڕاتان چێ سەبارەت بەو مەسەلەن ستەمەی کرێستا لە فەرمانبەران دەکرێت بە ناوی زیادکردنی داهات و مەسەلە موچەکانیان کەم کراوەتەوە سەبارەت بە ناشفافەتی داهاتی نەوت کاک حەچیمی بەڕێز من قەناعەتم وایە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی جوامێرە ئەگەر ئەو خەڵکە چۆن لە ڕابردوو بە نانی خۆیان شۆڕشەکانیان سەرخستووە لەگەڵ لە شۆڕشەکاندا بوون و هەرچی هەیان بوو لە پێناو سەرخستنی شۆڕشی کوردیان سرف کرد لەبەرەوە دەیانزانی کە شۆڕش فەقیرە و هیچی نییە و لە سەرەتای ڕاپەڕینیشدا ئێمە جوامێری مامۆستایان و موچەخۆرانمان لە ئادناچێتن کە بەبێ موچە هەمووی شوکارێکیان دەکرد بەڵام ئەمڕۆ حکوومەتی هەرێم هیچ مبەڕیرێکی نییە ئەو سیستەمەی داهێناوە سیستەمی پاشەکەوت جارێ ئەو سیستەمە لە شوێنی خۆی دانیە لەبەرەوەی ئەو موچەخۆرانەی کە بەناحەق و بەناشەفافی بە گەندەڵی زیاد کراون موچەخۆری حیزبەکانن لە پاڵ ئەو خەڵکەی کە بە گەندەڵی خانەنشین کراوە و بە گەندەڵی تەعین کراوە بۆ دەنگدان و بۆ تەزویرکردن مامۆستایان و فەرمانبەرانی دیکە باجی ئەو گەندەڵیەی ئەو لایەنە سیاسیانە دەدەن ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم
ئەو مەسلەی تەقەشوف و دانانی بەرنامە و دەستخستنە ناو قوتی خەڵک ئەوە ئیشی حکومەت نییە، دەبووە پەرلەمان شان بەشانی حکومت پرۆژەیەکی گشتگیریان پێشکەش کردبا بۆ ئەو بوارە و بەڕاستی ئێمە تەماشا دەکەین کە لێرانەشدا زوڵم مستەمێکی زۆر لە خەڵک کراوە. ئێمە ئەو حکومەتە بەزاری خۆیان لە هەموو ڕاگەیانەکان ئیعلانیان کرد کە ئێمە ئەو چاکسازیە دەکەین پاشەکەوت دەکەین بەڵام بە شەرتێکە موچە لە کاتی خۆ دەدەین. ئەو بەڵێنەشیان نەخستە لە شوێنی خۆیان جێبەجیان نەکرد، لەوەش ڕاستیان نەکرد لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستاندا و خاڵێکی دیکە بەڵێنێکی دیکەیان بە خەڵکی هەرێمی کوردستاندا گوتیانێمە لەبەرەوەی نرخی نەوت هەرزان بوو بە 25 دۆلارە هەر کاتێکی نرخی نەوت گران بوو ئێمە دەستکاری موچەکان دەکەین وەکو خۆی لێ دەکەینەوە نەوت بووە 50 دۆلار موچەکان هەروەکو خۆینەوە دوو مانجیشە کە نەوت بەو شێوەیە بەرز بۆتەوە بەڵام دوو مانگە موچەی فەرمانبەران نادرێتن. بەڕاستی قەناعەتم وایە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی کە لەو حکومەتەدا خەڵکی پاک و چاکن ئەو حکومەتەی ئێمە وەکو ماسینا و بەحر وایە هەر چۆنێکی دەستی بۆ دەبەی ناگیرێتن بەهانەیەک دەبینێتەوە و خۆی لە دەستی ڕاوکردە ڕزگار دەکاتن. ئێمە وەکو گوتم لە پێش ئێستانەکەش ئەوەی کە دەیدوێنی لە هەموو لایەنە سیاسەکانیش بەڕاستی ئەوانەی کە لە پارتی دیموکراتی کوردستانیشن و غەیری ئەوانیش لە یەکێتین لە گۆڕانن لە کۆمەڵی ئیسلامی لە هەموو لایەنە سیاسەکان ئاوا لە پشت چاوی کامی ڕەبیان دوێنە کەس قەناعەتی بە چاکسازی ئەو حکومەتە نییە و خەڵک بێزارە لەو حکومەتە بێزارە لەو وعد و بەڵێنانەی لەبەرێ ئەوەندە قسەی ناڕاست و نادروست بەو خەڵکە دراوە ئەوەندەی وعد و بەڵێنی نادروست بەو خەڵکەی دراوە خەڵک بێ ئومێد بووە لە هەموو قسە و بەڵێنێکی ئەو حکومەتەی کە دەیکاتە. بەڵە زۆر باشکەوەتە بە بڕای ئێوە ئەم حکومەتە بەتەواتی فەشەلی هێناوە؟ کاک حەکیمە من پێش ئێستانە کە پێشەوەی کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمانیش بکرێتن هەر لە چاوپێکەوتنێکی لەگەڵ گەر بەهەڵەدا نەچووم لەگەڵ هاوڵاتی بوو تومەتازووە ئەو سێلایەنە بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی پاشەکشە بکەن لەو حکومەتە لەبەر ئەو حکومەتە ئەو بەڵێنانەی کە بە ئێمەیاندا کە چوونە ناو ئەو حکومەتە بۆ چاکسازی بەڵێنەکانی خۆیان نەهێنادی ئەو بەڵێنانەی ئەو حکومەتە بە لایەنە سیاسیەکانیشیاندا بوون نەیانتوانی بهین نەدیتجای ئەوەی کە ببێتە حکومەتێکی جەماوەری و حکومەتێکی هاوڵاتیان بۆی کە خزمەتی هاوڵاتیان بکاتن. ئەمن قەناعەتم وایە مانەوە لەو حکومەتەدا چەند بمێنیەوە ئینسان تێدا عیبدارتر دەبێتن لەبەرەوە حکومەتە نەیتوانیوە بەڵێنەکانی خۆی بۆ خەڵکو جەماوەر جێبەجێ بکاتن. هەرچەندە لێرانە من پێم خۆشە دەستخۆشی بەڕاستی لە برای بەڕێزم مامۆستا عەبدوستار بکەم کە بەڕاستی بە مانای کەلیمە دڵسۆزی خۆی و ماندووبوونی خۆی و شەونخوونی خۆی و ئەتوانم بڵێم ئەو ساڵەی بەدە ساڵان لەسەر عمریدا تێپەڕیوە خزمەتی کردو بەڵام ئەو خزمەتە دەچێتە بڵانسی ئەو حکومەتە گەندەڵەی کە منەتی بە هیچ شتێک نییە. بەڵێ زۆر باشە مامۆستا سەبارەت بەوەی کە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی چ لەسەر ئاستی وەکو حەزب چ لەسەر ئاستی فراکسیۆنەکەتان زۆر جەخت لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەنەوە ینی بۆچی ئایا ئەمە لە پێناو بەرژەوەندی حزبیتان یاخو لە پێناو خەڵکە ئەم جەختکردنەوە لە کاراکردنەوەی پەرلەمان؟ ئێمە کاکە حەکیم گیان ئێمە کە دەڵێن پەرلەمانکارە بکرێتەوە بەڕاستی بۆیە کە ئەو کو بڵێ سومعی ئەو میلەتەمان جارێکی دیکە بهێنینەوە شوێنی خۆی لەبەرەوە ئێمە میلەتێکین هەموو خەڵک سەیرمان دەکاتن ئەمڕۆکە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان لەوەدایە کە بێدەنگ بن لە ئاست ئەو هەموو پێشێلکاریانەی کە دەکرێتن بە ناوی حکومەتی هەرێمەوە چ بەرامبەر ڕۆژنامەنووسان چ بەرامبەر سەرۆکی پەرلەمان چ بەرامبەر پەرلەمانتاران چ بەرامبەر مامۆستایانی ئاینی چ بەرامبەر ڕۆشنبیران و سەرجەم چین و توێژەکانی لە خەڵکی هەرێمی کوردستانە. ئێمە کە دەڵین پەرلەمانکارا بکرێتەوە بەڕاستی بۆی کە بتوانین چاکسازی ڕاستەقینە بکەین لە هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت پەرلەمانێک بێتن خاوەنی بڕیاری خۆی بێتن چی دیکە لایەنە سیاسەکان نەتوانن هەیمەنەی سیاسی خۆی و حزبی خۆیان بەسەر پەرلەماندا بسەپێنن. ئێمە ئەمڕۆکە بۆ هەموو خەڵکی دنیا ئاشکرا بووە کە پەرلەمان ئەتوانم بڵێم بوو کەڵۆکەیەکە لە دەستی لایەنێکی سیاسی بۆ خۆی بڕیار لەسەر پەرلەمان دەداتن. ئێمە لە لایەکدا دەڵێن کاکە با ڕیفراندۆم بکرێتن لە لایەک دەڵێن بڕیاری دەوڵەتی سەر بە خۆ بدەین لە لایەکیش سەرۆکی پەرلەمان بە بڕیارێک دەنێرینە ماڵەوە لەبەرەوەی ئێمە دەکەربێت و پەرلەمان شەرعیەتی خۆی وەربگرێتەوە و خاوەنی بڕیار و قەراری خۆی بێتن
ئەو کاتەی لە پەرلەمان چۆن لە پەرلەمان بڕیاردرا کە هێز ڕەوانەی کۆبانێ بکرێتن و چەندان بڕیاری دیکە لە پەرلەمان دەرچوێندران ئەو کاتەش دەتوانیتن پەرلەمانی کوردستان بۆ سەرجەم پرسە هەنووکەیەکان و پرسە چارە نووسازەکان قسەی خۆی هەبێت وە مووقیفی خۆی بنوێنێتن وەچی دیکە لە ژێر هەیمەنەی دەسەڵاتی حزبدانە بێتن دەناگە پەرلەمان بەو شێوە بمێنێتەوە کە حزب هەرچی بڵێتن بە قسەی حزب بێتن وە هەر کاتێک کە پەرلەمان هەڵوێستێکی نوان لەگەڵ بەرژەوەندی لایەنێکی سیاسی یەکی نەگەر هێزی بنێرێتە سەر و ئیهانە بکرێتن ئەو پەرلەمانە نەبێتن باشتر. بەڵێ زۆر باشە ماوەسا زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بەڕێزوت پەرلەمان بووکەڵەیە کە بەرەستی لایەنێکی سیاسی ئەو لایەنە سیاسیە کامەیە و سەبارەت بە خاڵی دووەمیش ئایا لە هەر کاتێکدا کۆبوونەوەی پەرلەمان بکرێت کۆمەڵی ئیسلامی کوردستان فراکسیۆنەکەی ئامادە دەبێت بەگەر بە کوردی پێ سوپاس دەکەین. دەربارەی پرسیاری دووەمت فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە لە ڕابردوو بەڕاستی زۆرمان هەوڵدا بۆی کە بیانووی لایەنە سیاسیەکان نەهێڵین گوتمان بە کاتێک هەرسێ دەستەی سەرۆکایەتی هەرسێکیان پێکەوە بڕیار بدەن بۆ هەر دانیشتێک لە هەر شوێنێک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئامادە دەبێتن بەڵام بەڕاستی کە ئێمە گەیشتینە ئەو نەتیجەیە کە برادرانی پارتی دموکراتی کوردستان نایانەوێتن ئەو پەرلەمانە کارا بکرێتەوە و دەیانەوێتن پەرلەمانی کوردستان تاوەکو هەڵبژاردننی ئایندە بەم شێوەیە پەک بخرێتن هەر کاتێک سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان یانەوەتە جێگیری پەرلەمان و سەرۆکی پەرلەمان بڕیاریاندا لە هەر شوێنێک دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێتن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەر شەش ئەندامی ئامادە دەبن و هیواداریشم ئێمە بۆی کە پەیامەکەمان وەکو خۆی بگاتن لە ڕابردوودا قەناعەتم وایە ئەو 23 ساڵە پەرلەمان بە حیزبی کرابوو کە دەڵێن بوو کەشوشەیەک بوو لە دەستی حیزب دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەموو لایشمان دەزانین چێ دەسەڵاتدارن و چێ بڕیار بەدەست بوون لە ڕابردوو و ئێستا چێ دەسەڵاتدارە و چێ بڕیار بەدەستە ئەوە لە هەموو خەڵک بەڵێ زۆر باشە بەڵام ئێستا زۆر بە کوتی ماوەستا کاتمان نەماوە ئێستا پەرلەمان بووکەڵەیە کە بەدەستی کێوە کام حیزبەوە ئێستا بەدەستی پارتی دموکراتی کوردستانەوەی باشە سوپاس دەکەم ماوەسا زۆر بە کورتی دەخەیەکشی بۆ بەڕێستان چی بکرێت بۆ ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی هێستا هێزێکی کاریگەرە و کاریگەری زیاترە بێ و بتوانین زیاتر خزمەت بە خەڵکی کوردستان بکات. وڵا زۆر بە کورتی کۆمەڵی ئیسلامی هەوڵ بە ناوخۆی تۆکم و تۆکمەتر بکە یەک زیاتر ئەو قەناعەتی کە هەیەی کە هەڵبژاردننی بەرەیگەلە ئەو قەناعەتە بەهێزتر و بە قووەتر بکات ئەمە دوو هەنگاوی گەورەیە کە ئینشاڵا گەشەی گەورە ئەکات کۆمەڵی ئیسلامی. بەڵێ زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان مامۆستا تۆفیق کەریم ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێزیان لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ ماهرزە و سپاس بۆ مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵ مابوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.